سڵاوڕێز خوێندکاری خۆشەویست بەخێربێ بۆ وانەی بیرکاری بۆ پۆلی چوارەمی بنەڕەتی. ئەو وانەیە وانەی 20ەمە لە شیکردنەوەی کتابی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم. دەچینە لاپەڕا 5 لە کتێبەکە، گەیشتینە بابەتی ڕاهێنان و شیکاری پرسیارەکان. ڕاهێنان و شیکاری پرسیارەکان بەهای ڕەنووسی 8 لە هەر یەک لەم ژمارانەدا بنووسە. ئەگەر نەزانی بەهای ڕەنووسی مانای چییە و چۆنی دەدۆزرێتەوە، دەتوانی بگەڕێەوە وانەکانی پێش ئەو وانەیە کە بەڕوونی شیکارم کردووە، یا بە وردی با بڵێین بەهای ڕەنووسی ژمارە دروست دەکەی و دەبینیەوە و دەزانی بەهای ڕەنووسی چەندە. ئەوڕۆ باسی پرسیاری ژمارە 9 10 و 11 دەکەم. یەکەم شت پرسیاری ژمارە 9 بەهای ڕەنووسی 8. بەهای ڕەنووسی 8 واتە ئەو ڕەنووسە هەشتەی کە لە لێرەیە. بەهای ڕەنووسی ئەو هەشتە، ئەو هەشتە بەهای ڕەنووسی 8. ئەگەر تەمەشاکەی هەمیشە تەمەشای ژمارەکەت دەکەی لە دەستی ڕاستی ژمارەکە، لە لای ڕاستی ژمارەکە دەچیە لای چەپ بەرەبەرە. یەکەم ڕەنووس کە تەماشاکەی لێرە، یەکەم ڕەنووس لە لای دەستە ڕاست چییە؟ 9. ئەو 9 لە کامە خانەیە؟ لە خانەی یەکانە. ئەوجا ئەو هەشتە دی، ئەوە لە کامە خانەیە؟ خانەی دەیان. دوایە باسی ئەو 4 و 3 و 5 ناکەین، تەنیا و تەنیا دەڵێ باسی ڕەنووسی 8 لە کامە خانەیە. با بچین بزانین ڕەنووسی 8 ئێستا زانیمان لە خانەی، لە دووەم خانەیە لە لای دەستی ڕاست، خانەی دەیان. خانەی دەیان. خانەکان ئاوا دروست دەکەی لە دەستی ڕاستت، مەرج نییە ڕەنگاوڕەنگ بن، بەڵام من ئەوها ڕەنگاوڕەنگ دروست دەکەم هەتا جودایان بکەمەوە. یەکەم خانە لە لای ڕاست خانە یەکانە، دووەم خانە دەیان، سەدان، هەزاران، 10,000. خانەکان دروست دەکەین، پێویستمان پێی بوو پێی نەبوو هەمیشە ئەوها دروست دەکرێت. ئەگەر پێت خۆش بوو لەسەریشیان دەنووسی خانەیەکان، دەیان، سەدان، هەزاران، 10,000 هەرەوە. ئەوە دروستیان دەکەی، پاشان دەی بزانی پرسیارەکە چێکە لێیان کردی. هەموو جار بۆ هەموو پرسیارەکانی بەهای خانەی و بەهای ڕەنووسی دەتوانی ئاوا خانەکانت ڕیسکەی. خانەواتە جێگایان ژوور کە ڕەنووسەکانی لێدا دەنێن. پاشان ئەگەر ویستت ئاواش دروستیان دەکەی لە جیاتی بنووسی یەکان، ئاوا ڕەنووسی یەکدادەنەی دەیان، دە، سەدان، سەد، هەزاران، هەزار، 10,000ش ئەوەش 10,000. ئەو جۆرە نووسینە بە نووسینی بە پیتیە، ئەو جۆرە نووسینە بە ڕەنووسی نووسیتم. کۆبوو ئێستا زانیت خانەکان دروست دەکرێن، لە ناو ئەو خانانە هەمیشە و هەمیشە چ هەیە. پاشان تەماشای ژمارەکەی خۆت دەکەی، بزانی چیان لێ داوا کردبووی لە ژمارەکەی خۆت. پرسیاری 9 ئەگەر تەماشاکەی بەهای ڕەنووسی 8 دەوێ، کە ڕەنووسی 8 لە لای ڕاست دووەم خانەیە، لە لای ڕاست دووەم خانەیە. لێرەش لە لای ڕاست دووەم خانە، ئەوە یەکان، ئەوە پێی دەڵێن، ناڵێن خانەی دووەم، بەڵام دەڵێن دەیان.
کەوابوو ڕەنووسە هەشتەکەت لە چێدا دەنێی لە خانەی دەیاندا دەنێی ڕەنووسە هەشتەکەت کە هەبوو لە خانەی دەیاندا دەنێی ئاوا دەینی لە خانەی دەیان جێی لە خانەی دەیانە خانەی دەیان چەند سفر لەوەیە 1 سفر چونکە 1 سفری هەیە بەهای خانەی ئەو هەشتەی کە هەمانە چەندە دەبیتە چەند بەهای خانەیەکەی دەبیتە 1 سفری لۆ هەشتەکەی زیاد دەکەین لۆ ئەو هەشتەی چونکە لە خانەی دەیانە دەبیتە بەهایەکەی دەبیتە چەند دەبیتە هەشتا بەهایەکەی دەبیتە هەشتا ئەگەر حەزمان لێبوو دەنووسین هەشتا ئاوا لە تەنیشتی بەهایەکەی بووە چەند بووە هەشتا ئێستا وەڵامی پرسیاری نۆ درایەوە تەماشای ڕەنووسی هەشتمان کرد لە دەستی ڕاستەوە بۆی هاتین لە پێش ڕەنووسی هەشت چ ڕەنووسەک هەبوو ئەو نۆیە هەبوو ڕەنووسی نۆ لە خانە یەکانە کارمان بەسەر نۆی نییە تەنیا و تەنیا باسی هەشتەکەی دەکەین هەشتەکە لە کامەیە وەڵامی پرسیارەکەی دەڵێ هەشتەکە لە خانەی دەیانە کەواتە بەهایەکەی هەشتایە بەهایەکەی چەندە هەشتا با بگەڕێینەوە لای پرسیاری ژمارە 10 پرسیاری ژمارە 10 ئەویش هەر لەوێ دەڵێ بەهای ڕەنووسی هەشت لەو لێرە چەندە بەهای ڕەنووسی هەشت لەو ژمارەی چەندە ئەو جارەی تەماشاکە یەکەم ڕەنووس لە دەستی ڕاست چ بوو ئەو هەفتە کارمان پێی نییە ئیشمان پێی نییە پرسیار لە هەفتەکەی نییە پاشان ئەو سفرەش هەر پرسیاری لێ نییە بەڵام ئەو هەشتە بەهایەکەی چەندە با بچین بزانین لە خانەی دانین لە خانەی چەندەمە خانەی سەدان خانەی چەند خانەی سەدانە ئەو هەشتەکەی دیکە کە هەمانە کەواتە بە ئەو هەشتەی بسڕینەوە تەواو بوو ئەو هەشتەی ڕەشکەینەوە ئەو هەشتایش ڕەشکەینەوە ئێستا پرسیارەکی نوێیە هەشتەکەمان ئەو جارەی لە خانەی چەند بوو لە خانەی سەدان بوو جێیەکەی لە خانەی سەدان بوو شوێنەکەی ژوورەکەی خانەی سەدان بوو خانەی سەدان ئەگەر تەماشاکەی 2 سفر لە خانەی سەدان هەیە چکە 102 سفری هەیە ئەو جەدەینی ئەو هەشتەی چ لێ دەکەی 2 سفری لە پێشدا دەنێی هەتا بەهایەکەی ببینیەوە 2 سفر ئاوا لە پێش هەشتەکەی دەنووسی بووە 800 بووە 800 بەهایەکەی 800 یان 800 ئەوجا 100 بەهایەکەی چەندە ئەگەر لێیان پرسی دەڵێ 800 بەهایەکەی بەهای ڕەنووسی شین لە ژمارە 10 ئەوەشمان شیتەڵ کرد دەگەڕێینەوە لای پرسیارەکان ئەو جارەی گەیشتینە پرسیاری چەندەم پرسیاری 11 ئەویش هەر ئەو هەمان پرسیارە وەکو ئەوانی دی دەڵێ بەهای ڕەنووسی هەشت چەندە بەهای ڕەنووسی هەشتی دەوێ ئەو ڕەنووسە بەهایەکەی چەندە دیسان دەچینە بە دەستی چەپ ڕاست دەست پێ دەکەین ئەو نۆیە لە خانەی یەکانە 3 لە خانەی دەیانە 2 لە خانەی سەدانە 6 لە خانەی هەزارانە ئەو هەشتا لە خانەی 10,000 ئەو هەشتە لە خانەی 10,000
ئەوەی بستڕینەوە ئەو هەشتەش بستڕینەوە هەشتی خانەی 10,000 لێرەیە 10,000 10,000 چەند سفری هەیە 4 لەبەر ئەوەی 10,004 سفری هەیە 4 سفری لە پێش ئەو هەشتەی دادەنین هەتا بزانین بەهایەکەی بەهای خانەیەکەی چەندە دەینی هەشتەکەی خۆت چەند سفری لە پێش دادەنەی 1 2 3 4 یان 4 دەبیتە 80,000 80,000 ئەگەر بنووسین بنووسین 80,000 دەبیتە 80,000 بەهایەکەی 80,000 بەهای ڕەنووسی ئێستا زانیمان ڕەنووسەکان هەر هەمان ڕەنووسن هەر هەشتا بەڵام کە جێی خۆی دەگۆڕی چەند بچیە لای چەپ ڕەنووسەکە چەند بچیتە لای چەپ بەهایەکەی زۆر دەبی کە لە لای ڕاستە لە پێش پێشەوە لە لای ڕاست بەهایەکەی تەنیا وەکو خۆیتی ئەگەر هەشتەکە لێرە بووە بەهایەکەی هەر هەشت بوو هیچ سفری لە پێش نییە لەبەرەوەی یەک هیچ سفری لە پێش نییە ئەگەر هەشتەکە هات بە ئێرە بەهایەکەی دەبووە هەشتا چونکە دا یەک سفری هەیە لێرە بەهای دەبووە 800 لێرە 8,000 بەڵام لێرە بەهایەکەی زۆر زۆرە 80,000 80,000 دەگەڕێینەوە لای پرسیارەکان پرسیاری چەندەمە ئێستا پرسیاری ژمارە 12 پرسیاری ژمارە 12 ئەگەر تەماشای ئەو هەشتەی خۆمان بکەین بزانین بەهایەکەی چەندە لێرە لە کامە خانەیە ئەوە خانەی یەکان ئەوەش دەیان ئەوەش سەدان ئەوە خانەی هەزارانە ئێستا زانیمان ئەوە خانەی هەزارانە دەچین ئەو هەشتەی ڕەش دەکەینەوە لێرە ئەوەش ڕەش دەکەینەوە ئەوەش هەر ڕەش دەکەینەوە بزانین ئەو هەشتەی خانەی هەزاران بەهایەکەی چەندە لەبەرەوەی خانەی هەزاران 3 سفرە ئەو هەشتەی دەینین لە خوارێ دەینووسینەوە دەیکەینە 3 سفرێکی لە پێش دادەنین هەتا ئەوەی بزانین بەهایەکەی دەبیتە چەند 1 سفر 2 سفر 3 سفر بەهایەکەی بووە 8,000 ئەگەر بە نووسینیش بنووسین بزانین بە نووسین کو دەنووسین 8,000 8,000 بەهایەکەی چەند بوو بووە 8,000 8,000 با بە شینی بنووسین ئەوە خانەی هەزاران بە شینی دەنووسم ئەوە وەڵامی پرسیارەکان یەک بە یەک درایەوە لە پرسیاری چەند دەستمان پێ کرد ئەو وانەیە پرسیاری نۆ هەتا پرسیاری 12 نۆ هەتا 12 لە لاپەڕا 5 لێرانە دێینە کۆتایی ئەو وانەیە و هەتا وانەی دیکە وانەی نوێ هەر شاد و خۆش بی